نوێژە دروشمی وتعاون على البر والتقوى گروپی ژیانەوە کە کۆمەڵە گەنجی ناو دەستگای نووری حیکمەن لە پشدەروبی توێن هەوڵیان داوە لە تەنیشت جانیبی پەروەردەیی گروپێ پێک بێنن بۆ هاوکاری و گرۆیی خەڵکی هەژار و بێنوایان بە سپاس بۆ خوای گەورە لەم بوارەشدا لە زێت شەمکی هاوکاری خەڵکی هەژارانیش هەستاین بە دروستکردنی خان و بۆ بێنواکان بۆ ئەوانەی کە لە کرێچێتیدان و بە تایبەتی ئەم خانۆشکە خاوەندارێتی کاگوشیار خاوەنداریەتێتی ئێستا لە کرێچیدا بۆ الحەمد ئێستا لە ماڵەکەی خۆیدایە و لە داهاتووشدا سوپاس بۆ خوای گەورە و ئومێدی گەورەمان هەیە بە خەڵکی خواپێدا و کە فەزای کاری خێرخوازیمان فراوانتر کەین پشت بەخوا پاشان بە دەسەڵاتی ئەوانەی کە خوا دەسەڵاتی پێداون لە ڕووی مادیەوە و ئێمە داوای مادە لە هیچ کەسێک ناکەین بەڵکو دەتوانین بڵین تەکلیفی ئێمە لە ئێوە ئەوەیە تەنها ئێوە ماڵی هەژارمان بۆ دەستنیشانکەن و جێ خۆراکیان بۆ دەستنیشانکەن تاوەکو لە ڕێی گروپی ژیانەوە ئێمەش بەسەریاندا دابەشی بکەین. شارڕاندا دەنیشم شش خێزانم ئیدی لە کۆمپانیای گارێک داوام دەکەم ماڵیم 300,000 بە 2 مانگان جارش دێ بەشی بژێوی ژیانم ناکە سەرتاخانم نەبوو دوای هەیکەل بوو مامۆستا عەلی بابان هات توخوا خێری بنووسی ماڵی ئەوە بێ بۆی تاواکردم لە سەقفەوە هەتا ئاخری یعنی بەخۆم کرێتی و مانگی 100,000 دەدا مانگانەش 300,000 بوو نەمەزانی بدەمە کریخانوی نە بۆ ماڵم دای یعنی سەرڤیکەم نەمەزانی بەچی بدەم ئەسی یەکە بە یەکەیان دەکەم و چاوەکانی ماز دەکەم و خۆ خێرایان بنووسێ و بە تا هەیکەلەکەی هاتووەوی هاوکاریان کردم و ماڵێن ئاوە بخوا خێرایان بنووسێ مامۆستا عەلی بابانیش بەخۆ بە هاوڕێیەکانی هاتن لە سەقفەکەی بۆ لا بۆیان تاوا کردم خوا خێرایان بنووسێ چاوەکانی ماز دەکەم هەتا لە مرم مەمنونیانم ئێستا سقم لەگەر لە خانی خۆم دامە چاوەکانی ماز دەکەم یعنی مەمنونیانم.